پەتا یاخود نەخۆشیەوەرزیەکان. ئەم نەخۆشیە بە شێوەیەکی گشتی لە سەرەتای وەرزی پاییز و کۆتایی وەرزی بەهاری هەموو ساڵێک سەر هەڵدەدات کە زیاتر نەخۆشیەکە بە ئەنفلۆنزای وەرزی دەناسرێت. پزیشکان و پسپۆڕانیش باس لە هۆکار و چارەسەر و ڕێنمایەکان دەکەن و وە خۆیان دەڵێن نەخۆشیەکە مەترسیدار نییە و دەتوانرێت لە هەر کەسێکی توش بوودا بە زووی کۆنتڕۆڵ بکرێت و چارەسەر بکرێت. بەڵام لە دیاریترین نیشانەکانی کۆکە و لەرزوتا و تەنگە نەفەسیە. گواستنەوەی ئەم نەخۆشیە لە ڕێگەی کۆنتاکتەوە بێ واتە نزیکبوونەوە لە کەسەکەی بەرامبرت و بەکارهێنانی هەندێک ئەو شتانی کە بۆ کاری ڕۆژانە بەکارهێنرێ بوون بەکارهێنانی کەوچکەکانە بێ قاپ و شتی یەکتر بەکاربهێنن یا خاولی بۆیە ئەبێ هەڵبێ ئەوانە کەمتر بەکاربێنێت. نیشانەکانی خۆی بە کۆمەڵە نیشانە خۆی پیشان ئەیە لەوانەیە بەسەریەشە بێت و لەوانەیە تات هەبێت عارەقە ئەکەیتەوە زۆر جار لەگەڵیا و کۆکەت ئەبێت هەندێک جار لەگەڵیا بەوانە دەست پێ ئەکا و احتیمال لە دوای ئەوە هەناسەتونیش لەگەڵا دەست پێ بکات تەنگە نەفەسیت هەبێت. پزیشکان ڕێنمایی هاوڵاتیان دەکەن بەوەی کەسی توش بوو پێویستە خۆی لە قەرباڵغی و تێکەڵاوبوونی خەڵکانی تر بپارێزێت و کەرەسە و ئامێری خاوێن بەکاربێنن و پێویستە پێش و پاش نانخواردنیش دەستەکان پاک بشۆردرێن و جلوبەرگی یەکتریش لەو کاتانەدا بەکار نێندرێن یاخود لە کاتی قورستربوونی نەخۆشیەکەدا. پێویستە کەسە توش بۆکە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکات و نەخۆشیەکەش لە نێوان هەفتەیەک بۆ 2 هەفتە درێژەی دەبێت. ئەم پەتایەک لەم وەرزا بڵاو بۆ تاوانێ پەتایەکی ڤایرۆسیە ئەتوانین بڵێن هەوکردنێکی ڤایرۆسیە لە ڕێگەی کۆنتاکتی نزیک لە نێوان خەڵکە زیاتر ئەگەوازرێتەوانێ و نیشانەکانیشی ئەتوانین بڵێنە هەرکو نیشان ئەنفلۆنزایەکی ئاساییە بەڵام تۆزە بەژەیەکی قورستر ئەگرێم نەخۆشە. نیشانەکانی بە لەرزوتایەکی بەقوە دەست پێ ئەکات و زۆر جار ئەو کەسە تووشی هەناسەتونی ئەبێت و ئازارێکی بەقوەتی سەری ئەبێت و ئاو لە دەم و لوتی و هەستێکی چاوی ئاوکات و چاوی سوورە بێتەوانێ تووشی کۆکە و لەرزوتا ئەبێ لەگەڵیا و لەوانەیە احتیمالە هەنێ نەخۆش لە پڕێکە وەزعی تێکچێت و وەزعی بەرەو خراپتر بڕات و تووشی هەناسەتونێکی زۆر ببێت. بۆ خۆپاراستن پێویستە هەستێکن کەسێک ئەم نەخۆشیە هەیە خۆ تووشی نیشانەکانی ئەم نەخۆشیە بووە پێویستە خۆ دوورکەیتەوان لە هەموو ئەو کەسانیان بۆ نێکە لە ماڵەوە توش بێت پێویستە ئەوانتر خۆیان لێ پارێزن بە هەموو شێوەیەک بێ شتەکانی بەکار نێن بۆ کەوچک بێ قات بێ پەرداخ بێت هەرچێک بێ خۆیان لێ پارێزن ئەو شتانی ئەو بەکارێنێ ئەم بەکاری نێنن. ئەنفلۆنزای وەرزی کە ئێستا زیاتر لە نێو خەڵکیدا بە نەخۆشیە وەرزیەکان یان پەتای وەرزی دادەنرێت تووشی هەموو تەمەنێک دەبێت هەرچەندە بە نەخۆشیەکی مەترسیدار داناندرێت و ئاسان کۆنتڕۆڵ دەکرێت بەڵام پزیشکان و پسپۆڕان ئاماژە بەوە دەکەن لە هەموو کاتێکدا خۆپاراستن لە خۆ چارەسەرکردن باشترە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.